لەم ڕۆژانە ڤیدۆی برایەکەم بینی کە ناوی خێزانی بۆ حەج دەرچوو و ناوی ئەو نەهاتبووە. زۆرتە بینیوتانە. بێتاقەتی ئێستا کە ناتوانانی بڕۆی بۆ حەج؟ زۆر لە بەخوا گیانەوە شوێنە سەختۆی نابووە گەرم زۆر بێتاقەت توخوا من تازە من تەنها تازەوە تەمای دنیای خۆشی دنیاوە من چی لەسەت و بەشارەی دنیاوە من چی من لەوە خۆشتر هەیە بڕایمە حەج و خوا دەگونا حکالمی خۆت وایە و بگەمە خزمەتی ماڵی خوا و خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا نەیکردە قسمەتم چی بکەم دەسەڵاتم نییە. ئەمڕۆ چۆن هاتوویتە تەیارە کەستە ڕوا بۆ حەج؟ خێزانەکەمە ڕوا. بەڕاستی ئاگری لە جەرگی منیش بەردا فرمێسکی لە چاوەکانم هێنا و حتا لە کۆمنتێکان نووسیم بۆی خۆزگایە من ئەوەندە دەسەڵاتم هەبوایە ئەو مامەم بە تەیارەی خاص بناردایە بۆ حەج ئەوەندە بە کوڵ غەمبار بوو و بێتاقەت بوو لەوەی کە ناوەکەی دەرنەچووە. لێرەوە بم مامە حاجێ و بە هەر کەسێک کەڵێم کە لە دڵەوە بۆ ئەو پەرستە گەورە گڕی گرتووە یا ناوی دەرنەچووە یا ناتوانێ و پەککەوتەیە بچێ پێ دەڵێم ئینشاءالله ئەوەی دڵت بەسە هەر ئەوەی کە لە دڵەوە گڕت گرتووە خوا ئاگای لە دڵتە خوای گەورە ئەکرێ پاداشتی حەجەکەت بۆ بنووسێ و نەشی بۆ حەج ئەکرێ کەسێ ئێستا لە چوویە بۆ حەجیش و بەدەستی بەتاڵیش بگەڕێتەوە لەبەرەوە مامەی گیان نەک من هەزارانی وەکو من خۆزگان بە فرمێسکەکانی تۆ بەخشی من ئەگەر وەکو خۆم ناوم دەرچوایە بە حەج ئامادە بووم حەجەکەی خۆم بدەم بە تۆ پاداشتی گریان و بێتاقەتێکی خۆت بدەی بە من دڵنیا بە دڵت خۆش بێ بەو ناڕەحەتێ. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.